ئاخێزی سەر لە نوێ بزووسنەوەی خوێندکاری ئێران. ڕۆژی شەممەی ڕابردوو زانکۆی پیشەسازی شەریف جارێکی تر بوو بە چەقی سەرنجەکان. خوێندکاران لە کۆبوونەوەیەکی هێمن و قورسدا بێدەنگی و ماتەمەنی خۆیان بۆ گیانبەختکردوانی خۆپێشاندانەکان نیشاندا. بەڵام ئەم هێمنەیە زۆری نەخایاند. بەرپرسانی زانکۆ و هێزەکانی بەسیج بە بڵاوکردنەوەی دەنگی قورئان و موسیقا لە بڵەنگۆکانەوە و لێدانی دەهۆڵ و سەنج لەلایەن ئەندامانی بەسیجی خوێندکاریەوە بە ئەنقەست هەوڵیاندا ئەم کۆبوونەوەیە تێک بدەن. ئاکامەکەی ئەوە بوو کە ئەوەی بڕیار بوو تازەباریەکی هێمنانە بێت گۆڕا بۆ پێکدادانێکی ئاشکرا لە نێوان خوێندکاران و هێزەکانی بەسیجدا. ئەم ڕووداوە لە کاتێکدا ڕوویدا کە زۆر کەس وایان دەزانی سەرکوتکردنی خوێندباری خۆپێشاندانە سەرتاسەریەکان ئێران توانایی کۆمەڵگای بۆ دەستپێکردنەوەی شەپۆلێکی نوێ ناڕزایەتی لەناو بردووە و حکوومەت لانیکەم بۆ ماوەیەک لەدەست خۆپێشاندانەکان دەحەسێتەوە. بەڵام زانکۆکانی ئێران سەلماندیان کە ئەم تێڕوانینە هەڵە بووە. ئەگەرچی پێشتر ناڕزایەتی پچڕ و لێرە و لەوێ لە زانکۆکانی وەک تاران، شەریف، عیلم و سەنعات، بەهەشتی و ئەمیرکەبیر دەبیدرا، بەڵام ئێستا وێنەکە بە تەواوی گۆڕاوە. لە دوای خۆپێشاندانەکانی مانگی بەفرامبار، خوێندکارانی زانکۆکانی تاران، شەریف، ئەلزەهرا، ئەمیرکەبیر و عیلم و فەرهەنگ دەستیاندایە خۆپێشاندانی بەرفراوان و دروشمیان دژی کۆماری ئیسلامی و خودی خامنەی وتەوە. ئەم پانتایە جۆگرافیە کەموێنەیە زانکۆکان چیتر تەنها شایەتی کۆبوونەوە ناوخۆیەکان نین، بەڵکو بوونەتە هێمای بەردەوامی ناڕزایەتیەکان. ئەو دەنگەی لەم ناوەندانەوە بەرز دەبێتەوە چیتر دەنگی جاخوازیە پیشەیەکان یان دەنگی ڕەفەرمخوازانی حکومی نییە، بەڵکو دەنگی گۆڕینی ڕژێمە. خوێندکاران لە ناو جەرگەی قێرانە ڕاستەقینەکانی ژیان، سەرکوت، هەڵاواردن، هەژاری، بێئاسۆیی و بێمافی سیاسیدا دەگەنە ئەو ئەنجامەی کە ڕزگاربوون لەم نەهامەتیە ئێستا بە ئارایشێکی نوێ لە ناو هەمان پێکاتەدا مەحاڵە. کوشتاری جنایەتکارانەی 18 و 19 بەفرامبار تەواوی کۆمەڵگەی ئێرانی خستبووە ناو شۆکێکی قورسەوە. خەڵک لەسەر گۆڵکۆی ئازیزانیان ماتەمینیان دەگیڕا و هێشتا چلەی گیانبەختکردووانیان بەڕێوە دەبرد. بەڵام ڕێک لە ناو ئەم کەشە سارد و قورسەدا بوو کە بزووسنەوەی خوێندکاری حرەکەتێکی بوێرانە و پڕ لەوانەیە لە خۆی نیشاندا. خوێندکارانی ئێران نیشانیان دەکات دیواری ترسیان شکاندووە و لە بەرامبەر کۆنەپەرستی دەسەڵاتداردا سنگیان دەکەنە قەڵغان. ئەم بوێریە لە ئاوە بارودۆخێکدا لە هەموو کاتێک بە نرخترا. ڕووداوەکانی چەند ڕۆژی ڕابردوو لە زانکۆکانی ئێران دەری دەخستکە کۆماری ئیسلامی بێهودە باوەڕی وایە کە دەتوانێت لە ڕێگەی سەرکوت و کوشتارەوە بە بەردەوامی دەسەڵاتەکەی گەرەنتی بکات. سەرکوت ئەگەر تەنانەت بتوانێت بۆ ماوەیەکی کاتی ناڕزایەتیەکان دابمرکێنێتەوە، بەڵام تۆڤی ناڕزایەتی ڕیشەی تر لە خاکی کۆمەڵگادا دەچێنێت. بزووسنەوەی خوێندکاری ئەمڕۆ لە ئێران بەڵگەیەکی زیندووە بۆ سەلماندنی ئەو ڕاستیە. بزووسنەوەی خوێندکاری ئێران نیشانیدا کە بۆ دەربڕینی هەبوونی خۆی و ڕۆڵگێڕان و کاریگەری لە گۆڕانکاریە سیاسیەکانی داهاتوودا چاوەڕێ شەڕی ئەمریکا و ئیسرائیل لەگەڵ کۆماری ئیسلامی ناکات. ئەم دیدگایە زۆر ئومێدبەخشە، چونکە نیشانی دەدات پۆتانسیێلی گۆڕانکاری لە ناو ناخی کۆمەڵگای ئێراندایە، نەک لە گۆڕانکاری و هاوکێشە دەرەکیەکاندا. ئەو ئیرادەیەی لە ناوەوە دەکڵێت ڕیشەدارتر و جێگیرترە لە هەر گۆڕانکاریەک کە لە دەرەوە بسەپێندرێت. گۆڕانکاریەکی کۆمەڵایەتی ڕزگاری دەر ناتوانێت لەسەر وێرانەکانی شەڕ و دەستێوەردانی دەرەکی بنیاد بندرێت. بزووسنەوەی کە لەسەر پێ خۆی بوەستێت و پشت بە هێزی خۆی ببەستێت ئەگەری زیاتری هەیەکە لە دوای گۆڕانکاریەکان سربەخۆی سیاسی و کۆمەڵایەتی خۆی بپارێزێت و نەبێتە پاشکوێ پرۆژە هێزە ئەمپریالیستیەکان یان باڵا بۆرژوازیە ناوخۆیەکان. ئەلبەتە ئەم بزووسنەوەیە لە چاوی ئەو کەسانەش دوور نەبووە کە هەوڵ دەدەن کەڵکی سیاسی لێوەربگرن.
سەڵتەنەتخوازان بە گۆڕین و دەستکاریکردنی دروشمەکان بە شێوەیە دیجیتاڵ و بڵاوکردنەوەی نمونەی دوور لە ڕاستی و دەستکاریکراوی ئەو دروشمانە لە تۆڕ و ڕاگەیەنران فارسی زمانەکانی دەرەوەی وڵات بە شێوەیەکی ناشیانە هەوڵیان داوە دەست بەسەر بزووسنەوەی خوێندکاریدا بگرن. بەڵام بەربڵاوی ئەم بزووسنەوەیە و فرەچەشنی دروشمە ڕادیکاڵەکانی چەند ڕۆژی ڕابردوو جگە لە ڕسوایی هیچی تری بۆ نەهێشتنەوە. ئەو دەنگە دەگمەنانەیە کە بۆ پشتیوانی لەو ڕۆتە دەبیسترێت زۆر کەم و بێبایەخترن لەوەی کە کاریگەری لەسەر ناوەڕۆکی ڕاستەقینەی ئەم بزووسنەوەیە دابنێ. بۆ تێگەیشتنی دروست لەم بزووسنەوەیە پێویستە سەرنج بدرێتە ناسنامە مێژوویەکەی. بزووسنەوەی خوێندکاری ئێران جگە لە قۆناغێکی کورد کە لە ژێر هێژمۆنی ڕەفرمخوازە حکوومیەکاندا بوو بە درێژایی مێژووی خۆی هەڵگری ناوەڕۆکێکی چەپ بووە. ئەم بزووسنەوەی بەردەوام ویژدانی بە ئاگای کۆمەڵگەی ئێران بووە بۆ ئازادی و ژیانێکی باشتر. بزووسنەوەی خوێندکاری لە ئێران هەر لە شۆڕشی 1357ەوە تا ئەمڕۆ هەڵگری ئامانج و بیر و باوەڕی عەداڵەتخوازی و دژە سەرەڕۆیی و دژە ئەمپریالیستی بووە. ئەوەی کە ئەمڕۆ دەیبینین گەڕانەوەیە بۆ هەمان ناسنامەی واقعی، بەڵام ئەم جارە بە وشیاریەکی قوڵتر و لە بارودۆخێکی زۆر ئاڵۆزتردا. ئەم وەرچەرخانە نیشانەی تێپەڕینی نەوەی خوێندکارە لە ڕەفرمخوازانی ناودەسەڵات و کەوتنە سەر ڕێچکەی جاواکاری بۆ گۆڕانکاریەکی بنەڕەتی. گەنجانی ئەمڕۆی زانکۆکان نە ئومێدیان بە بەڵێنی درۆینەی ڕەفرمخوازان بەستووە و نە بە سەر لە نوێ بنیادنانەوەی پێکاتە کۆن و ڕزێوەکان. ئەوان خوازیاری گۆڕانکاری کۆمەڵایەتی ڕیشەین. ئێستا کە بزووسنەوەی خوێندکاری جارێکی تر گیانی وەبەرهاتووەتەوە، پرسیار ئەوەیە کە چی لێ چاوەڕوان دەکرێت؟ وەڵامەکە ڕوونە. ئەوەی ئەمڕۆ لەم بزووسنەوەی چاوەڕوان دەکرێت ئەوەیە کە لە هەماهەنگیەکی ڕێکخراودا لەسەر ئاستی تەواوی ئێران وەک هێزێکی کاریگەر لە گۆڕەپانی سیاسی وڵاتدا دەرکەوێت و بۆ پشتیوانی لە خواست و داخوازیە گشتیەکانی کۆمەڵگا ببێتە لیڤەرێکی کاریگەر بۆ گوشار لەسەر کۆماری ئیسلامی. واقعیت ئەوەیە کە هەر حرەکەتێکی بوێرانە ئەگەر نەگەنە ئاستێکی هەماهەنگی بەردەوام تووشی لاوازی و بەرکەوتنی زەبرە ئەمنیەتیەکان دەبن. ئەوەی ئەمڕۆ لە بزووسنەوەی خوێندکاری چاوەڕوان دەکرێت بریتیە لە هەنگاونان بەرەو جۆرێک لە هەماهەنگی ڕێکخراو لەسەر ئاستی سەرتاسەریدا. هەماهەنگێکی کە بتوانێت زانکۆکان بکات بە هێزێکی کاریگەر لە گۆڕەپانی سیاسی ئێراندا و بۆ پشتیوانی لە ویست و جاخوازیە گشتیەکانی کۆمەڵگا ببێتە لیڤەرێکی گوشار لە دژی کۆماری ئیسلامی. مەرج نییە ئەم هەماهەنگیە بە مانای پێکاتێ قورس و پلەبەندی بێت، بەڵکو ئەم هەماهەنگیە دەتوانێت تۆڕێکی نەرم و فرەناوەندی بێت، بەڵام لە کۆتاییدا دەبێت دوو مەحور بەهێز بکات. یەکەم، یەکگرتووی نێوان زانکۆکان بە مەبەستی ڕێگریکردن لە یەکدابڕانی ناوەندەکان لەلایەن حکوومەتەوە. دووهەم، گرێدان بە جاخوازیە کۆمەڵایەتیەکان لەوانە ئازادی، یەکسانی، خوشگوزەرانی، مافی ڕێخستن و ناڕزایەتی بۆ ئەوەی بزووسنەوەی خوێندکاران نەتەنیا ناڕزایەتێکی پیشەی زانکۆیی بەڵکو بەشێک بێت لە هێزی گۆڕانکاری لە کۆمەڵگادا. ئەم هەماهەنگیە سەرتاسەریە گرنگترین هەنگاوە لە داهاتوو. کۆڕ و کۆبوونەوەی پرش و بڵاو ئەگەرچی بەنرخن بەڵام بەتەنیا بەس نین. بزووسنەوەی خوێندکاران دەبێت تۆڕەکانی پەیوەندی نێوان زانکۆ جیاوازەکان بەهێز بکات. پەیامێکی یەکگرتوو بگەیەنێت بە دەرەوەی سنووری شارەکان و بە بەستنەوەی خۆی بە بزووسنەوەی کرێکاری، بزووسنەوەی ژنان و بزووسنەوە کۆمەڵایەتیەکانی دیکە هێزێکی یەکگرتوو کاریگەر پێک بهێنێت. ئەوەی لە چەند ڕۆژی ڕابردوودا لە زانکۆکانی ئێران ڕوویدا ئەولاتر لە شەپۆلێکی سادەی ناڕزایەتیە. ئەم پێشاتانە نیشانەی پێگەیشتووی سیاسینەوەیین کە فێر بوون متمانە بە هێزی ناوخۆیی خۆیان بکەن، نەوەیکی کە نە چاوەڕوانی فریاد ڕەسێکە لە دەرەوە و نە ئومێدی بە بەڵێنی درۆینەی ڕەفۆرم لەسەرەوە هەیە. ئەم نەوەیە دەزانێت گۆڕانکاری تەنها کاری خۆیەتی.